کۆماری ئیسلامی سەرکوتی خوێندکاران و ژنان کورتە بابەتێک لە نووسینی ئیلهام فەتحی. دیکتاتۆرەکان ڕاستی سەرکوت دەکەن نەک لەبەر ئەوەی باوەڕیان بە درۆیە، بەڵکو لەبەر ئەوەی لە ڕاستی دەترسن. کوشتنی ئەمیر محەممەد خالقی خوێندکاری 19 ساڵەی بەشی بەڕێوەبردننی کار لە زانکۆی تاران لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ڕاستیدا نیشانەی دۆخێکی نیگەرانکەرە کە لە زۆربەی حاڵەتەکاندا نیشاندەری پێشێلکردنی مافی مرۆڤ و سەرکوتکردنی ئازادیە تاکەکەسی و کۆمەڵایەتیەکانە لەوانە خوێندکارە پێشڕەوەکان. کوشتنی هەر مرۆڤێک بەتایبەت خوێندکاران کە وەک نوێنەری داهاتووی کۆمەڵگا و هەڵگڕی بیرۆکەی نوێ و داهێنەرانن پێشێلکردنی ئاشکرای مافی ژیانە. لە زۆربەی حاڵەتەکاندا کوشتنەکان لەلایەن هێزانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە وەک ئامرازێک بۆ بێدەنگکردنی نەیارانی سیاسی و کۆمەڵایەتی ئەنجام دەدرێن. خوێندکاران هەمیشە لە کۆمەلگا جیاوازەکاندا ڕۆڵی سەرەکیان لە ناڕزایەتی و دژایەتیکردنی گەندەڵی یان نایەکسانیە بەردەوامەکان گێڕاوە. سەرکوتکردنی ناڕزایەتیەکانی خوێندکاران لە ڕژیمی کۆماری ئیسلامی وەک ئامرازێک بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی هۆشیاری سیاسی و کۆمەڵایەتی و بەهێزکردنی جوڵانەوە مرۆیەکان و دیموکراتیکەکان بەکاردەهێنرێت. کوشتنی خوێندکار ئەمیر محەممەد خالقی لە زانکۆی تاران هاوکات لەگەڵ دەرکردنەوەی حکمی لە سێدارەدان بۆ شەریفە محەممەدی پەیوەندیەکی ئاڵۆز و هێمایی لەگەڵ دۆخی گشتی مافی مرۆڤ و سەرکوتی سیاسی لە ئێراندا هەیە. هاوکاتبوونی ئەم دوو ڕووداوە دەتوانێت نیشاندەری توندی سەرکوتکردنی ئازادی دەربڕین، ئازادی کۆبوونەوە و ناڕەزایەتیە سیاسیەکان لە دەسەڵاتی دیکتاتۆری کۆماری ئیسلامی بێت. لە کاتێکدا کوشتنی خوێندکاران نیشاندەری بەکارهێنانی توندوتیژی هێزە ئەمنیەکانە دژی چالاکوانانی کۆمەڵایەتی و سیاسی، دەرکردنی حکمی لە سێدارەدان دژی کەسەکان بەتایبەت چالاکوانانی سیاسی و داکۆکیکارانی مافی مرۆڤ بە جۆرێک هەڕەشەیەکی جددی دژی هەر جۆرە ناڕزایەتیەکی کۆمەڵایەتیە. سەبارەت بە شەریفە محەممەدی کە بەهۆی چالاکیە سیاسی و کۆمەڵایەتیەکانی لە مەترسی لە سێدارەداندایە، ئەم ڕووداوە نیشاندەری سەرکوتکردنی ژنانی چالاک لە بوارە کۆمەڵایەتی و سیاسیەکانە. لە کاتێکدا کوشتنی خوێندکاریش وەک هێمایکی تری پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئیران دەبێنرێت، ئەم دوو ڕووداوە دەتوانن بە تایبەتی ئاماژە بە سەرکوتکردنی گروپە لاوازەکان و چالاکوانانی کۆمەڵایەتی بکەن. هەروەها زیادبوونی گوشارەکانی حکوومەت دژی بنەماڵە دادخوازەکان وەک بنەماڵەی گیانبەخسکرد و پەیمان منبەری لە ڕاستیدا بەشێکە لە ڕەوتێکی گشتی گوشار و سەرکوت کە دوای ناڕزایەتیە بەرفراوانەکان و بزوسنەوە جەماوەریەکان لە ئێران دەبینرێت. ئەم گوشارانە بەگشتی بە مەبەستی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی هۆشیاری گشتی و ڕێگریکردن لە هەر جۆرە ناڕزایەتی و جۆڵانەوەیەکی ناڕزایەتی زیاتر دژی سیستمی حاکمە. زیادبوونی سەرکوتە سیستماتیکیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بانکردنی ئەکسەرەکانی فیلمی وەک کێکی دڵخوازی من نیشاندەری توندبوونی چاودێری و کنترۆڵکردنی هۆنەرمەندان و میدیاکانە لە ئێران. فیلمی کێکی دڵخوازی من بەهۆی ناوەڕۆکە کۆمەڵایەتی و سیاسیەکەی و ڕەخنەیانەی کە لە دۆخی کۆمەڵایەتی و سیاسی ئێران دەگیرێت، دەتوانێت لە چوارچێوەی نیگەرانیەکانی دەسەڵات سەبارەت بە بڵاوکردنەوەی پەیامە دژبەر یان ڕەخنەیەکان لە کۆمەڵگا بێت. بۆ مەحکومکردن و بەرەنگاربوونەوەی سەرکوتەکانی کۆماری ئیسلامی دەکرێت سوود لە ڕێگە چارەی جۆراوجۆر وەربگیرێت. هەندێک لە کردەوە کاریگەرەکان بریتین لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بڵاوکردنەوەی بەڵگەنامە و هەواڵەکانی پەیوەندیدار بە سەرکوت، دەستگیرکردن و کوشتنە حکوومیەکان، هاوکاری لەگەڵ مێدیا سەربەخۆ و نێودەوڵەتیەکان بۆ ڕەنگزانەوەی دەنگی ناڕازیان، بەڵگەنامەکردنی حاڵەتەکانی سەرکوت و پێشکەشکردنی بە ڕێکخراوە مرۆیەکان، دروستکردنی تۆڕەکانی هاوپشتی لە نێوان خوێندکاران، کرێکاران، مامۆستایان، ژنان و چینەکانی تری ژێر سەرکوت، ڕێخستنی ناڕزایەتی هەماهەنگ و نافەرمانی مەدەنی بەرفراوان، بەهێزکردنی یەکیەتی لە نێوان ناڕازیانی ناوخۆ و دەرەوەی وڵات و
کەمپەینە ناڕزایەتیەکانی وەک بایکوتی هەڵبژاردن، دروشم نووسین و بەکارهێنانی هێماکانی بەرخوجان، پشتیوانی لە زیندانیانی سیاسی و بنەماڵەی قوربانیەکان، بەدوەداچوونی دۆخی دەستگیرکراوەکان و پشتیوانی لە بنەماڵەکانیان، دەستپێکردنی کەمپەینە نێودەوڵەتیەکان بۆ ئازادکردنی زیندانیانی سیاسی و هیتر. تێکەڵکردنی ئەم کردەوانە دەتوانێت گوشار لەسەر حکوومەت زیاد بکات و زەمینە سازی گۆڕانکاریە بنەڕەتیەکان لە وڵات بێت. ئەگەرچی لە سەرەتادا ئەم ڕووداوانە لەوانەیە پەیوەندی ڕاستەوخۆیان نەبێت، بەڵام هەموویان نیشاندەری بارودۆخی ئەمڕۆ ئێرانن. لەلایەکەوە دەرکردنی حکمی لە سێدارەدان بۆ چالاکوانانی مەدەنی و سیاسی نیشاندەری سەرکوتی ئازادیە بنەڕەتیەکانە، لەلایەکی ترەوە ڕوودانی تاوانەکان وەک کوشتنی ئەم خوێندکارە نیشاندەری ناکارامەیی لە دابینکردنی ئاسایشی هاوڵاتیانە. لە ئەنجامدا ئەم ڕووداوانە ڕەهەندە جیاوازیەکانی ئاستەنگە کۆمەڵایەتیەکان لە ئێران دەردەخەن.